لە یەکێک لە شارۆچکەکانی ئەو پەڕی باکووری بەریتانیا ئەم بینایە تاکە کۆمپانیای بەرهەمهێنەری پاتریە لە بەریتانیا. کۆمپانیای MT Power لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا پاتری لیتیۆم ئایۆن دروست دەکات، بەڵام کێشەیەکی زۆری هەیە بۆ ئەوەی لەوێ بمێنێتەوە، چونکە ئەمریکا یارمەتیان دەدات بۆ ئەوەی بە جۆرێکی دیکە بەرهەمەکانیان ساغ بکەنەوە. لە چوارچێوەی یاسای کەمکردنەوەی هەڵاوسان IRA ملیۆنەها دۆلار یارمەتی بۆ ئەو کۆمپانیایانە دانراوە کە کار لەسەر پرۆژە وزەی پاکش دەکەن. ئالان هۆڵکس بەڕێوەبەری جێبەجێکاری کارگەکە دەڵێت IRA پشتگیری لە 30% بۆ لە 50% تێچوونی بەڕێوەبردننی کارگەکە دەکات. ئێمە کاردارێکی بەریتانیایین کە لە ناوخۆدا گەشەمان کردووە، خۆمان وەک کۆمپانیایکی بەریتانیا دەبینین. ئێمە لێرە تەکنۆلۆژیایەکمان پەرەپێداوە و دەمانەوێت تەکنۆلۆژیاکە بخەینە بواری بازرگانیەوە و دەشمانەوێت بەرهەمەکە لێرە دروست بکەین. ئەوە خواستی ڕەهای ئێمەیە. پرسیار لەوە بکەین کە ئایا یارمەتیەکان لە دەرەوەی وڵات بەردەستن، ئەوە بیانویە کە دەبێت لە بەرچاوی بگرین، بەڵام ئێمە دەمانەوێت لە بەریتانیا بمێنینەوە و هیچ گومانێک نییە لەوەدا. یارمەتیەکانی ئەمریکا زۆر سەرنجڕاکێشن بۆ کۆمپانیای MT کە بەنیازە کارگەیەکی گەورەتر لە سکۆتلەندا دروست بکات. بەڕادەیەکی زۆر خواستی کڕیاریان لە بەرزبوونەوەدایە کە دەیانەوێت وزەی خۆر دابنێن. دەزانی ئێمە لە خۆناغێک داین کە لە کۆششی ئەوە داین یەکەکانی وزەی خۆر بەدەست بهێنین، چونکە با یەخدانێکی زۆر بە پرۆژەکان دەدرێت. ئێمە لە 3 مانگی سەرەتای ئەم ساڵدا بە ڕێژەی نزیکەی لە 150 لە بازرگانیدا گەشەمان کردووە. بەهۆی قەیرانی وزەوە خواست لەسەر وزەی نوێ بووەوە زیادی کردووە. ئەگەر بە تەواوی پشت بە یارمەتیەکان ببەستیت دووچاری مەترسی دەبیتەوە. کاتێک یارمەتیەکان تەواو دەبن ناتوانیت لە کارداریەکەت بەردەوام بیت. بۆیە نمونەکەمان لە بەریتانیا تێکەڵەیەکە لە هەندێک پشتگیری بۆ ئەوەی دەست بکەین بە کارە بازرگانیەکە. پاشان هەندێک گۆڕانکاری لە ڕێخستنی بازاڕدا هەیە. بۆ مانایەی ئەو کارداریانە داهاتوویەکی درێژخایەنیان دەبێت و لە ڕێگەی سیستەمی باجەوە بۆ بەرهێنان هەندەدرێن. جێرمی هانت ڕاوێژکاری بەریتانیا لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتی لە واشنگتن دیسی کۆبووەوە و پێشبینی ئابوووریەکانی تاوتوێ کرد. لە ویلایەتی ڤیرجینیا لە ئەمریکا کۆمپانیەکانی پانێڵی وزەی خۆر لە کۆششدان بۆ ئەوەی گەردوونگەرای گۆڕانکاریەکان بکەن. باڵا مەحموود، دەنگی ئەمریکا، واشنگتن.